سەبارەت بە ڕەوشی دارایی هەرێمی کوردستان و داهاتی ناوخۆ لە هەرێمی کوردستان ئەبزانین چەندە، هەروە سەبارەت بە گفتوگۆکان نێوان هەرێم و بەغدا بزانین بەچی گەیشتووە، هەروە ئەنجومەنی گشتی ڕاژە کە ئێستا پێکهێنراوە کارەکانی چۆنە و چی دەکەن. من میوانێکم لەگەڵ دەبێت بەڕێز ڕێباز حەملان، یاریدەدەری سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت. کاک ڕێبازم کاتتان باش. سەرەتا بە لە داهاتی ناوەخۆییەوە دەست پێ بکەین، با بزانین ئێستا ڕەوشی دارایی هەرێمی کوردستان چۆنە و داهاتی ناوەخۆ چەندە، هەم لە ڕووی نەوتیەوە هەم لە ڕووی نانەوتیەوە. نرخی نەوت بەرز بۆتەوە بۆ 62 دۆلار، بەرەوا باز دەکرێت کە داواهاتی ناوەخۆش زیادی کردووە. با بزانین داهاتەکە چەندە و ڕەوشی دارایی چۆنە. زۆر سپاس. لە ڕاستیدا سپاس بەخوا کە ڕەوشی تەندروستی هەرێمی کوردستان لە ئێستاە زۆر باشە بەهۆی ئەوەی کە ئاستی کەیسەکانی کە توشبوون بە نەخۆشی کۆرۆنا دابەزیوە. بۆیە ئەمە جەوێکی وای دروست کردووە کە لە هەرێمی کوردستان ئێستا داهاتە ناوخۆیەکان بەهۆی گەشت و گوزار، زیادبوونی گەشت و گوزار و هەروەها لە دەواازە سنووریەکان بەهۆی زیادبوونی ئاستی بازرگانی و هەروەها لە ئیش و کاری دەوایرەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە بەردەوام بە شێوەیەکی باشترە ڕابڕێەوە، ئەمانە هەمووی ڕسومات و داهاتی ناوخۆی بەرەو زیادبوون بردووە و هەروەها وەکو جەنابیشت باسی کرد نرخی نەوتیش لە بەرزبوونەوە. تەواان ئێمە بەپێی نرخی برێن دەیفرۆشین، بەڵام 11 دۆلار لە خوار نرخی برێنتە لەبەر ئەو ئەسبابانی کە هەمیشە لە ڕابردوش باس کراوە. بەڵام ئێستا ئاستی داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان لە چاوچەنگ مانگی ڕابردووە لە ئاستێکی باشترایە و چەند داهاتیش باشتر بێت ئەبێتە هۆی ئەوەی کە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان هەم لە کاتی خۆیان بدرێت و هەروەها کەمترین لێبڕینیشی هەبێت. باش، هیچ ژمارەیەکتان لایە کە ئێستا داهاتی ناوخۆ چەندە کاک ڕێباز؟ وەڵا ڕاستەکەی ئەو وردەکاری ژمارە کە خۆتەزانێەوە کاری وەزارەتی دارایی و ئابوووریەوە لای ئەوانە، بەڵام من لە تەسەورەکەم کە ئێستا داهاتی ناوخۆی غەیرەنەوتی زیاتر لە 250 میلیارد دینار بێت مانگانە و ئەمەش لە بەرزبوونەوەیە و بەشێکیشی لەو بەرزبوونەوەژەوەیە کە ڕێخستنەوەی باجەکان کراوە لە هەرێمی کوردستان و ئەو لە مانگی حوتی ساڵی ڕابردووانێ یاسای چاکسازی چۆتە بواری جێبەجێکردنەوە. ئێمە دەستمان کردەوەی کە چاکسازی لە خەرجەکانی حکوومەتی هەرێمی کوردستانەکەین و چاکسازیش لە داهاتەکانەکەین. بۆیە ڕێخستنەوەی داهاتەکانیش و ئەو چاکسازی کە تیایدا دەکرێت چ لە گومرگەکان، چ لە دەواازە سنووریەکان، چ لە باجەکان و هەروەها بە دیجیتالکردنی فەرمانگەکانی حکوومەتی هەرێم و ئەو پسۆڵانی کە وەرەگیرێت و هەروەها بە دیجیتالکردنی خەرجی حکوومەتی هەرێمیش ئەمانە هەمووی وای کردووە کە داهاتی هەرێمی کوردستان ئەگەر زروفێکی دیسانەوە کۆرۆنا و یاخود کارێکی کە بەدەر لە توانای حکوومەتی هەرێمی کوردستان بێت نێتە پێشەوە، پێم وایە لە چەمانگی داهاتووە بەرەو باشتر. باش، ئەی داهاتی نەوتی چەنە؟ ئەمە ناو نەوتی بوو، نەوتی چەنە؟ داهاتی نەوتی جەناب تەزانی کە ئێمە ئەو بڕەنەوتەی کە ئەیفرۆشین هەموو داهاتەکە نایەتەوە وەزارەتی مالیە، بەڵکو بەشێک لەو داهاتە چێت بۆ ئیستحقاقی و شەریکاتانی کە ئینتاجی نەوتەکەن، بەشێکی چێت بۆ ئەو قەرزانی کە کەڵەکە بووی چەند ساڵێکە. مەبەستیم زیاتر بۆ ئەوەیە چەندی بۆ حکوومەتە گەڕێتەوە کە سافی بۆ حکوومەتە. کاک ڕێباز، ئەوەی کە ئەگەڕێتەوە بە حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستا ئەویش لە دەوروبەری 250 میلیارێکە کە ئێتە وەزارەتی مالیە. طبعاً مانگ بە مانگ فەرقەکە، مانگێک زیاتر کەمتر، یعنی ژمارەیەکی دقیقم لا نییە، بەڵام لەو چوارچێوەیە. باش، ئەی لە ئەنجومەنی وەزیران بڕیادرابوو کە 30 ڕۆژ جارێک موچە دابەش بکرێت. هیچ ڕۆژێک دیاری کراوە کە کەی موچە دەست بە دابەشکردنی دەکرێت؟ بۆ نمونە ئەم مانگە کەی دەست پێ دەکات ئەگەر زانیاریتان هەبێت؟ ئەزانی مەسەلەی دابشکردنی موچە ئەو وردەکاریە ئیشی وەزارەتی دارایی و ئابووریە، بەڵام مەسەلەن تۆ ناتوانێت ڕۆژێک تهدیدکەیت، چونکە کە تۆ ڕۆژێک تهدید دەکەی لە مانگێکەکەوێتە جاریواکێتە ڕۆژی جومعەوە، جاریواکێتە ڕۆژی شەمەوە، جاریوای شتێک سەبەبێکی هونەری دوایە خا ڕۆژێ 2 ڕۆژ، بەڵام ئەو وردەکاری لای ئەوانە، بەڵام قەرارەکە وایە کە 30 ڕۆژ جارێک موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دابەشەکرێت و ئەو قەرارە ئەنجومەنی وەزیران دەرچووە لە جەنابی سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستانەوە دەرچووە
بۆ وەزارەتی دارایی و ئابووری مولزەمە بە جێبەجێکردنی 30 ڕۆژدارێک موچە بدرێت و ئەوەش سەبەبەکەی ئەوەیە کە چەندین جار باس لەوە کراوە کە موچەخۆرانی هەرێمی کوردستان پێویستیان بەوەیە کە ئاستی بژێوی ژیانی خۆیان ڕێک خەنەوانێ بۆی تێبگەن لە مانگێکە ئەوان داهاتیان چەنە تا بەپی ئەو داهاتی کە لە بەردەستیانە لە مانگێکە ژیانی خۆیانی لەسەر ئەوە ڕێک بخەنەوە بۆیە ئەو 30 ڕۆژدارە وەکو خۆی جێبەجێکرێ و لەم مانگەشەوە بە تەکید وەزارەتی دارایی و ئابووری جێبەجێیەکە. باش ئەو لێبڕینە 121ەکە کەمەکرێتەوە یان وەکو خۆیەتی بۆ زانیاری جەنابەت و زانیاری بینەرانی بەڕێزی K24 و تەواوی موچەخۆرانی کوردستان هیچ بڕیارێک لە حکوومەتی هەرێمی کوردستان نییە بۆ لێبڕین یاخود بۆ کەمکردنەوەی موچەی موچەخۆران بەڵکو ئەمە خۆ گونجاندنەکە چەندین جاری ژەوەمان وتووە کە حکوومەتی هەرێمی حکوومەتی هەرێمی کوردستان چەند داهاتی لەبەردەست بێت ئەو داهاتە ئەولەوێتی بۆ دابشکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستانە هەتا ئەم داهاتە چی لە نەوت چی لە ناوخۆ لە گومرگ لە باجەکان لە دەواازە سنووریەکان ئەم داهاتە لە بەرز بوونەوە بێت بە تەکید کەمترین لێبڕینی ئەبێت بۆیە هیچ تەحدیدێک نییە نە لە بودجەکەی کەدا ئەنرێت و نە لە هیچ مانگیەکە کە مەسەن بڵێ لە 121 یا کەمترە یا زیاترە بەپی ئەو داهاتی لە بەردەستە بەڵام هەموو هەوڵەکان بۆەوەی کەمترین لێبڕینی هەبێت باش تەوان ئەماگەر لەگەڵ عێراق بگەینە نەتیجە و ئینشاءڵڵا لە هەفتەی داهاتوو لە ڕۆژی دووشەمەوە حکوومەتی عێراقی دەست دەکات بە دەنگدان عەفو پەرلەمانی عێراق دەست دەکات بە دەنگدان لەسەر پرۆژە یاسای بودجەی ساڵی 2021 و لە ئێمە بزانین بەشە بودجەی هەرێمی کوردستان ئیمتیازاتەکانی هەرێمی کوردستان چەندە ئەو کاتە ئەگەر عێراق پارە بۆ هەرێمی کوردستان بنێرێ بە تەکید لەگەڵ ئەو بەشە داهاتی خۆمان کە بۆمان نەمێنێتەوە ئەتوانین کەمترین لێبڕین یاخود هەر لێبڕینیش نەمێنێ و موچەت بە شێوەیەکی تەواو دابەش بکرێت. باش باس لە پرۆژە یاسای بودجەی ساڵی 2021 شاندی حکوومەت کەی دەگەڕێتەوە بەغدا و گفتوگۆکان بەچی گەیشتون؟ پێم وایە گفتوگۆکان بە ئاراستەیەکی ئیجابی باشتر ڕۆیشتووە و بەڕێز سەرۆگۆزیرانی عێراقیش لە دواکۆبوونەوەی خۆی لەگەڵ لیژنەی دارایی عێراق و لەگەڵ وەزارەتی دارایی خۆی تەکیدی لەوە کردوێتەوە کە ئەو بەشە بودجەی کە بۆ هەرێمی کوردستان لە حکوومەتی عێراقیەوە ئاراستەی پەرلەمانی عێراق کرا وەکو خۆی بێت و هەروە ینی مرونەتێکی باشتر لەلایەن کوتلە سیاسیەکانی عێراق و لەلایەن ئەندامانی پەرلەمانی عێراقیشەوە چ لە کوتلە شیعەکان سونیەکان بە ئاراستەی هەرێمی کوردستان نەرمترن باشترن و لێک نزیکبوونەوەی باشتر هەیە و وەفدەکەی هەرێمی کوردستانیش بە سەرۆکاتی بەڕێز جێگیری سەرۆگۆزیرانی هەرێمی کوردستان لە زووترین کاتە چێتەوە بەغدا و ئێستا ئیعازی تەواویان لە جەنابی سەرۆگۆزیرانی هەرێمی کوردستان وەرگرتووە و تەفاهمێکی باشتر و ئەوە هەیە کە بتوانین بگەینە نەتیجەیەک و ئینشاءڵڵا دەنگدانەکە بە ئیجابی بێ و جێی خۆشحاڵیشە کە ئەو پەرلەمانتارە بەڕێزانەی کە نوێنەری کوردن لە بەغدا لە ڕابردووە هەندێکیان ڕێئیکەیان هەبوو ئێستا ئەوانش ڕێیان گۆڕا و تێگەشتون لەوەی کە هەرێمی کوردستان نیەتی هەیە کە لەگەڵ بەغدا ڕێکەوێ و ئەم هەموو هاتوچۆیی کە وەفدی هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردووە کردی و دیسانەوە ئەم هەفتەیە ژەستنەوە بەغدا تەنها بۆەیە بۆ خەڵکی هەرێمی کوردستانی پسەلمێنین و بۆ ئەو پەرلەمانتارە بەڕێزانە و هەموو لایەکی پسەلمێنین کە نیەتی هەرێمی کوردستان لە سەرەتای کابینەینەوە کە دروست بووە کە یەکەم هەنگاوی بەڕێز سەرۆگۆزیرانی هەرێمی کوردستان چوو بۆ بەغدا بۆی نیەتی خۆیانی پێپشانبە کە ئێمە لە ئەوڵ دقەی پێکەنان ئەم کابینەیە ئەوەیە کە لەگەڵ بەغدا ڕێکەوین ئێمە هەرێمێکین سەر بە بەغداین و هەموو نیەتێکمان بۆ ئەوەیە کە لەگەڵ بەغدا بگەینە ڕێکەوتن و بۆ خەڵکیشمان سەلماندووە کە ئێمە هەموو نیەتێکمان بۆ ڕێکەوتن هەیە و هەموو ئەو مافانەی کە هەمانە داوامان کردەوە بەرامبەر بەوەش چی ئیلتیزامێکمان لەسرە لە نەوت و لە دەواازەکان و لە هەموو ئەو داهاتە ناوخۆیانی هەمانە کە ئامادەوی خستومانەتە بەردەمی بەغدا و بە هەموو ئەرقامەکانی شەوانێ و ئێمە ئیلتیزامەکەین بە دەستوری عێراقەوە هەر شتێک لە چوارچەوەی دەستوری عێراقابێ ئێمە ئیلتیزامی پێوەکەین و ئەوەی لەسەر شانمانە جێبەجێیەکەین. باش کاگرێ باز دەگەڕێمەوە ناوخۆی هەرێمی کوردستانە سەبارەت بە ئەنجومەنی گشتی ڕاژە بەڕێستان سکرتێری ئەنجومەنی گشتی ڕاژەن لە هەرێمی کوردستانە ئەم ئەنجومەنە کاری لە داهاتوە چییە بێت ئایا کار لەسەر ئەوەکەن کە لە وەزارەتێکە ژمارەی فەرمانبەرانی زیادە لە شوێنێکە کەمە هیچ بەرچاوڕوونیەکتان هەیە لەسەر ئەم بابەتە بە دوواداچوونتان بۆ کردووە یان بۆی دەکەن؟
بەڵێ زۆر سپاس ڕاستەکەی من سکرتێری ئەوەی لە ئێستادا سکرتێری ئەنجومەنی باڵای وەبەرهێنان بەڵام ئەنجومەنی ڕاژا هێشتا دانەمەزراوە ئێستا دایەمەزرێنین ئەمریکی جەنابی سەرۆگۆزیرانیش بۆەوەیە ئەم ئەنجومەنە یاسای هەیە یاسای ئەنجومەنی گشتی ڕاژە هەیە لە پێڵەن یاسای ژمارە حوتی ساڵی 2011 لەو سەردەمەوە دەرچوو ئەم یاسایە بەڵام نەخراوەتە بواری جێبەجێکردنەوە کە بەڕاستی ئەم یاسایە کە ئەم دەستگای بۆ پێکەێنرێت دەستگایەکی زۆر گرنگە و لە چوارچەوەی ئەو چاکسازی کە حکوومەتی کابینەی نۆ دەستی پێ کردووە ئەمەش لە زمانی ئەوایە چونکە بۆ ڕێخستنەوەی میلاکات و سەرجەم ئەو موچەخۆرانەیە کە لە هەرێمی کوردستانە هەن بۆ ئەوەی کە وەصفی وەزیفی هەموو موچەخۆرێک هەموو فەرمانبەرێک هەبێت بۆ ئەوەی کە فەرمانبەر لە شوێنی لەو شوێنەدا بێت کە فەرمانگەکە پێویستی پێێتی و هەروەها دامەزراندن بۆ لەمە دواوەکو ساڵانی ڕابردوو نەبێت لەسەر ئەساسی حیزبی و لەسەر ئەساسی شخصی و عیلاقات بێ بەڵکو لەسەر ئەساسی پێویستی فەرمانگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بێ بەو کەسانەی کە پێویستەدا بمەزرێن و هەروەها بۆ ئەوەیە کە ئەو تەناقولاتانەی یەخود ئەو گواستنەوانی کە لە نێوان فەرمانگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەکرێت لەڕێی ئەم دەستگایە و ڕێک بخرێتەوانەیە چونکە زۆر فەرمانگە هەیە پێویستی بە موچەخۆرە یاخود پێویستی بە فەرمانبەری زیاترە زۆر فەرمانگەش هەیە زۆر لە خۆی زیاتر فەرمانبەری لێیە بۆیە بێ ئەمانە ڕێکخرێتەوە بە تەکید ئێمە لە ڕابردووە چەندین کۆبوونەوەمان کردووە و بەڕێز سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران سکرتێری ئەنجومەنی وەزیران فەرمانگەی هەماهەنگی و بەدواداچوون کاری پێشتریان لەسەر کردووە ئێستا پێکەوە ئەو کارانە تەواوکەین بە زووترین کات هەوڵ دەدەین ئەو ئەنجومەنە دامەزرێن و لە ڕابردووشدا بەڕێز جێگری سەرۆکوەزیران کاری لەسەر بایۆمەتری کردووە لیژنەکانی پێشتریش بۆ ئەم مەبەستە دامەزراون بە تەکید کۆمەڵێک ئیش کراوە ئێستا نەتیجەکەی دەرەکەوێت. باش کاک ڕێباز ئایا دامەزراندن بە پێی پێویستی دەست پێ دەکاتەوە؟ بە تەکید حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر ئەو بودجەی کە دایانێت و ئەو داهاتانەی کە هەمانە داهاتی پێویست دەبەردەست بێت بە تەکید دامەزراندن بە پێی پێویستی ئەەکەین بۆ ئەو فەرمانگانی پێویستەوە ساڵانە ژێمە خۆتانەزان جەنابی سەرۆکوەزیران بۆ پزیشکان و هەروەها بۆ یەکەمەکان دامەزراندنی کرد و بە پێی پێویست بە تەکید ئێمە بۆ هەموو فەرمانگانی کە پێویستە لە داهاتووە پلانی ئەوە دانین لە زمانی ئەو بودجەی کە هەرێمی کوردستان دایانێت بۆ هەرێمی کوردستان جێ ئەوواکەینەوانێ دامەزراندن ناوەستێ بەڵام بە پێی پێویستە بێت چونکە ئەوەی لە ڕابردووە کراوە بە لێشا و خەڵک دامەزرێنرا و ئێستا نەئیشیان مەسەنە هەندێک لە هەندێک شوێن نەئیشیان بە وەزیفەکەیانە نەئیشیان بە پسپۆرەکەیانە بەڵام ناچار تازە تەعین کراون بۆیە جا ئەبێ ئەمە ڕێکخرێتەوە جارێکە ئەوە دروست نەبێتەوە چونکە ئێستا بودجەی هەرێمی کوردستان لە 75 بۆ 80 ئەچێت بۆ موچە کە ئەمە لە هیچ ستاندەردێکی دنیا نییە ئەبێت ئەمە ڕێک بخرێتەوانێ و ئەو بودجەی کە لە بەردەستایە دەبێت بە پێی پێویستی بۆ خەرجەکان دابین بکرێت باڵانسێک دروست بکرێت لە بینی خەرجی و داهاتە. سپاس بۆ بەڕێز ڕێباز حەملان یاریدەدەری سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ ئێوەش. سپاس.